ئەو کاتتان باش خۆشەویستانم خۆشحاڵم پێتان شاد دەبینەوە لە پرۆگرامێکی نوێی دکتۆرەوە. ئەمڕۆ کۆمەڵێک پرسیارمان ئامادە کردووە دەمانێت ئاراستەی دکتۆری شارەزا لە بوارەکە بکەین. ئەویش دکتۆر بیلال ئیسماعیل خۆشناو. کاک دکتۆر خۆشحاڵ بووین. خۆشحاڵتر بووینەوەش بخێر بێن. دکتۆری شارەزا لە سپۆڕیەکانی نەخۆشی دەم و ڕوو و شەویلاک. بەڵێ. کاک دکتۆر پێش بێنە سەر پرسیارەکانمان کۆمەڵێک پرسیارمان ئامادە کردووە بۆ ئەمڕۆ. ئەو پرسیارانەی کە ئەوڕۆ ئامادەمان کردووە حەز دەکەم بۆ بینەران ڕوون بیتن. بۆ نمونە کەوتنی ددانی منداڵ لە ستەمەنێکەوە دەست پێ دەکات و لە ستەمەنێک هەتا ستەمەنێک بەردەوام بێ ئاساییە و لە کاتوی با بڵێن ئەو هۆکارانەی چ کێشەکە بە دیاریکراوی لە ددان دەبێتە هۆکار و دروستبوونی بۆنی ناودەم. بەڵێ. و هەروەها بەکارهێنانی جۆرەکانی خواردن و بە تایبەتمەندتر شیرنەمەنی پەیوەندی لەگەڵ کلۆربوونی ددانچە. و هەروەها ما بڵێن کۆمەڵێک پرسیاری دیمان هەیە. یەک لەوانە کە لە ئێستادا باوترینە کە زۆری خەڵک بەکاری دێن و بە دەیکاتن ئەویش هۆڵی سمایل. هۆڵی سمایل جگەل لەو جوانی کە دەیبەخشتە ڕوخساری کەسەکە چ سوودێشتری هەیە؟ باشە. تێلدانان بۆ ڕاستکردنەوەی نەخۆش بۆ ڕاستکردنەوەی ددانی نەخۆش با بڵێن لە ستەمەنێکەوە گونجاوترینە و زیاتری سوودی پێدەگەینێت. هەموو پرسیارانە ئینشاڵڵا بە پێی کات بە تەواوی و بە تێر و تەسەلی دەمانەوێتن بۆ بینەرانی خۆشەویست ڕوون بکەینەوە. پێشەوە دەمەوێتن پێناسەکی پێکهاتەی ناودەمی هەموو کەسێک و مرۆڤمان لە بۆ بکەیت کە لە چ پێک دێتن بە چەند ئازدا تێپەڕدێ. زۆر باشە. سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان. پێش ئەوەی دەست بە پرسیارەکان بکەین هەر بخۆم لە خەیاڵم بیانی پێش ئەوەی جوابی پرسیارەکان بدەینەوە پێناسەکی کورتی تەندروستی دەم و ددانی مرۆڤەکان بکەین زۆر مهمە و وە بکەین هاوڵەتیانی خۆمان ئاشنا بن بەرامبەر ئەو پێکهاتانێک کە لە ناو دەم و ددانی مرۆڤەکاندا هەیە. دەتوانین پێناسەکی کورتی دەم و ددانی مرۆڤ وا بکەین. دەم و ددان هی مرۆڤ پێک دێت لە دوو بەشێکی برێن شانە ڕقەکانە بەشەکی شانە نەرمەکان. شانە ڕقەکان ئەو بریتین لە ئێسک و لەو ددانەی کە ڕیز بووە و لە ناو دەمی برێن کەسەکە بانەڵێن نەخۆش. ئەوەی تر ناوپۆشی ناودەمی مرۆڤەکەیە کە پێی دەڵێن پووک بە زمانی کوردی خۆمان. ئەو پووکە دەوری ئێسک و ڕەجی ددانەکانی داوە بە شێوەی وایە عنی تایبەتمەندی وا کە دروست کراوە ددانەکان هەموو دادەپۆشی و ئێسکی شەویلاک و ئەوانش بە دیوی ژوورەوە و دادەپۆشی بووە بە هەمان شێوە ناوپۆشی دەم کە ڕوومەت و چەناگە و لێ و ئەوانش دەگرێتەوە ئەوانش هەمووی دادەپۆشیتن. ئەوە بەنسبەت پێکهاتەی ناودەمی برێن مرۆڤ. سەرەتا باسکردن لە دانەکان دەمەوێت بە دوو قۆناغ باسی بکەم. هەموو مرۆڤک دوو جۆر لە ددانی هەیە. یەکەم جار کە لە دایک دەبیتن ددانەکانی دەست بە پرۆسەی هاتن دەکات پێی دەڵێن ددانی شیری. بۆ پێی دەڵێن ددانی شیریان ددانی کاتی. ئەو ددانانە بە پێی کات پۆلێن کراوە دەردەچیتن لە ناو دەمی مەسەلەن منداڵەکە با بڵێن بەخۆشی ژمارەی ددانەکان مەفروزە نەک هەر مەفروزە یعنی دەبێ بیست بێ إلا اللهم ئەگەر هاتو مەسەلەن حاڵەتێکی نەخوازراوی هەبیە مەسەلەن هەندێک نەخۆشی زگماک هەیە هەندێک نەخۆشی هەیە نامێ بتمەنە ئەو بابەتە دوژانە بەس ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ تەئسیر لەسەر ژمارەی ددانەکان دەکات. جاری وایە ژمارەی ددانەکان کەم دەبی بە تەواوەتی نایەیان نەقز لە شکل و شێوەشی دروست دەکات. بە شێوەی گشتی لە ئاستی لە کاتی سەرهەڵدان و دەرکردنی ددانی شیری ژمارەی ددانەکان ددانەکان بەخۆی دەبێت 20 ددان بێ دەی سەرەوە دەی خوارەوە و دەستپێکی باڵێن بە دەقیقی کە ددانەکان دێ بخۆی ددانەکان دابەژەکرێن با بڵێن بە کوردیەکەی باسی بکەین ددانەکانی پێشەوە پێ دەرێن بڕە کەڵبەکان لەگەر خڕەیەکانی پێدەرێن کە خواردن وشت یارمەتیدا بجووی بۆ هاڕی. بە هەمان شێوە ئەو سێتەی کە لە دەمی منداڵدا هەیە لە کاتی منداڵی هەمان سێتیش لە کاتی گەورەبوونی پاش پێگەیشتنی هەمان سێتە بەس ژمارەکەی زیاتر دەبێتن. هەر ئەوەندەیە گەنا وەکو پۆلێن هەمان شکل و هەمان شێوەیان هەیە. شکلی ددانە شیریەکان بچووکترن لە شکلی ددان هەمیشەیەکان
و ژمارەی ددانە هەمیشەیەکان زیاترن لە ژمارەی ددانە شیریەکان و بەنسبەت کاتی دەرچوونی ددانە شیریەکان چۆنە بخۆی لە 6 مانجی ڕادەست پێ دەکات ستاندارد بە جێرەی توێژینەوەکان لە 6 مانجی ڕادەست پێ دەکات هەتا نزیکی 3 ساڵ مەفروزە ژمارەی ئەو ددانە شیریانەی کە ئەو 20 دانەی باسمان کرد 20 دانە بەسەرێ و بەخوارەوە بێتن دەربچیتن باش ئیلا اللهم وچی باسمان کرد ئەگەر هات و حاڵەتەشی نەخوازراوی هەبی نەخۆشیەکە شتەکە مەسەلەن کێشەی زگماچیە ئەوە وای لێ دەکات تەسیل لە ژمارەی ددانەکان بکات تەمەنەکی تەواو تێدەپەڕێ بە ناوتەمەنی هەرزەکاری و گەورە بوون تەماشا دەکەین دانی شیرەکە هەرما پرسیارێکی جوانە ئەوە بەنسبەت ئەوەی پێشەوەی بێمەوە ئەو جوابی پرسیارێک کە تەواوی بکەم بە دروستی لە هەندێک توێژینەوە هەیە دەرێت لە تەمەنی 5 ساڵی ڕە تقریبا 5 ساڵی زووتریش کەمەک دەست پێ دەکات بە هەمان شێوە لە تەمەنی 11 ساڵی ناگاتە 12 عینی دەکەویتن ئەوە ڕێژەی کامە یعنی بە جێرەی توێژینەوەکان کە باسی دەکەن بەڵام بەخۆی ستانداردەکە مەفروزە لە 6 ساڵێکە و هەتا 12 کۆتایی پێبێت بەنسبەت ئەو پرسیارێک کە کردت ئایا و بەخۆشمان ڕۆژانە لە کلینیکەکان دەبینی لە نۆرینگەکانمان مەسەلەن منداڵان دێنیان هەرزەکاران دەینن هێشتان دانی شیریان مایە ئەو حاڵەتانە چۆنە زۆربەی کات پەیوەندی بەوەیەوە هەیە ئەو ددانە هەمیشەیانەی کە لە ژێر ددانە شیریەکانەوە وردە دروست دەبن لە پرۆسی دروستبوون و دێن زۆر جاران هەر بە زگماک نیتی ئەو شخصە زگماک ئەو ددانە هەمیشەیەی نییە کە لە دوای شیرەکە بزەبت کە شیرەکە دەردەچی مەفروزە لە بنێ سێتەک ددانی ئامادەکاری هەیە ئەو ددانە شیریانە هەر بە خودی خۆی وەکو ڕێنیشاندەرەکە یعنی لە بۆ ددانە هەمیشەیەکان کە دەردەچیتن جاروەهە ئەو دانە هەمیشەیانە بە خودی خۆی وجودی نییە هەر یعنی ئەوەی کەمسەڵحەتەکەی کۆنجنیتەڵە ینی زگماکەن نیتی ئەو شخصە شوێنگرەوەی ئەو ددانە شیریە ناعیلات هیچ زەختەی لەسەنیە لە ژێرەوە تەسیری لێ بکە و پاڵی پێوە بنێ و وردە ڕگەکەی بخورێ و ئێسکەکەش لە خۆی کاتەوە بەری بداو بێتە دەرەوە لەبەر ئەوە دەمینێتەوە زیاتر ئەوەیە ئەو دانەکە دەمێنێتەوە دکتۆر بەبێ کێشە دەمێنێتەوە بە تەندروستێکی باش بخۆی با بڵین بە جیاوازی لەگەڵ دانە کە لە دوای دانە شیرەکەەوە دێتن نانە بەنسبەت دانە شیریەکەی بەخۆی چێ ینی سروشتی مرۆڤی وایە کە ئەو دانە شیریانی لە بۆ دروست دەبیتن کە خۆی گەورە دروستی دەکات فترەی کاتیە ینی دەبی مەفروزە لەو فترە کاتی کۆتایی پێبێت هەر ئەوەندە تەمانەکەی کورتانی ینی هەر ئەوەندە قوتی ئەو ددانە بەڵام کە ئەو ددانە هەمیشەی لە بنێ نیتی کە زەختە دروست نەبوو ئەو ددانە بەرگە دەگری حقیقەتەن ئەماندەك نەخۆشمان هەبوو بینیتمان هەتا 25 ساڵش ئەو دانە شیرەی مایە ئێستا ینی نەخۆش هێجار تا سیش دەمینێ لەبەرەوەی زەختی لەسەنیە و نەخۆشیش ینی برێن هۆکارێکی هەیە کە تەسیر لێ بکات لەونە پاکوخایەن ڕایدەگری زەختی لەسەر ناکە لێ ناگەڕێ کلۆربی ئەوانە هەمووی وە دەکا ئەو دانە شیریەی بمینێتەوە ڕاستی بەڵام بە مروری زەمەنیش هەر ئەوە دەبی دەکەوی ئەو قووەتەی نامینێ ئەوەیە مۆزوعەکە بەنسبەت کە ددانی شیری فعلەن کە خەڵک زۆر دەپرسی بۆ دەمینێتەوە لەبەر ئەو حاڵەتەیە زیاتر زاری واژەیە دەبینی مەسەلەن ناڕێچێک لە ددانە هەمیشەیەکان هەیە باون تێژ لە یاد نەکەین لە ژێرەوە بڵێن تێک ئاڵانێک دروست بووە ئیمپاکتدی پێدەرن بە ئینگلیزی ینی لێکگیربوونە دروست بووە ناتانی ئەو دانە هەمیشەیە مەسەلەن لە شوێنی ئاسایی خۆی بێتە دەرێ لێ ددانە شیریەکە بە تەبیعی دەمینێتەوە زۆربەی ئەو حاڵەتانەش عادەتەن لە دانی بڕەکان ڕوودەدا ددانی بڕەکان کەڵبەی پێ دەڵێن بزەبت و لە دانی خڕەکانیش بەس خڕەکانی پێشەوە ڕقم 4 و 5 خڕەکانی دواوە نازۆر بەدەگمەنە حاڵەتە ڕوودەدا باشە بەڵێ دکتۆر بوونی ناودەم ئەو پرسیارەمان زۆر لێ دەکرێتن ینی لە بۆ ئەو کەسی کە با بڵین تێشدا هەیە ئەو دیاردەیە ئەو نەخۆشیە زۆر بێزارکەرە لەوانەیە کەسی بەرامبەری بێزار دەکاتن تایبەتمەندە بە چ نەخۆشیەک بە چ کێشەک لە ددانی تووشی ئەو بۆنی ناودەمی دەکاتن بەنسبەت ئەو پرسیارە بەسەر پرسیاری با بڵێن یعنی ڕاگەیاندکاران و ئەوانە نییە زیاتر پرسیاری زۆرینەی هاوڵاتیانی خۆمانە ینی پۆلێنی ینی بۆنی دەم بکەین گەلێک هۆکاری هەیە بێگومان ئەگەر بێ باسی بکەین احتمالە بەلای بینەران و هەر سێریش بێ بەڕاستی ینی کۆمنتی غەریب بدەن چۆن ئەو شتەوەی دروست دەکاتن بەڵام یعنی کۆمەڵک هۆکار هەیە با ئەمە لەو هۆکارە زۆر بەربڵاوانە باسی لێ بکەین کە ڕاستەوخۆ ڕێژەکی زۆر دەتوانین بڵێن سەروسە تا 75 ڕاستەوخۆ پەیوەندی بە بۆنی ناودەم هەیە خودی پێکهاتەی دەم و ددانی مرۆڤ هەیە
بحكمي نزيجي سي هتا سيدود دان لتمني يعني برين بيجيشتوي مفروضة حبيت الوجود بي أو كومالت دانا بتنشيك أو رئيس بنزاري واي نارجك لرئيس بنكيه هي خواردن لك لنا كان دمينيتو بالنسبة هوكارش كبابلين خودي بروسي كلوربوني دانا كان دبت هوكارك لبو درزبوني بوني ناودم كلوريش تسيه مثلا بروسكا روي دانا كان أو دبي دخوري دبي لأنزام دا دشة يعني بابا كل دوارك يخوم بلين دشة بالنسبة لحالات الدبي تن هوكارك ما هبي بون من يكمش البكتيريا ما دبي هبي يعني هرب طبيعتها مو إنسانك بكتيريا لنا دمي هي بكتيريا سود بخش هي لا جستشي وجودي هي يقلو أنا أو بكتيريا هي بأنزامي هندق هوكار بروسك أو سود بخشي خوي لدز دا بتزيان بخش لبو خودي مروفكيو براسته خويش لبو خودي دانكي بكار هناني زوريني شكر أو زمان باسكت كربوهيدرات كلبسياري كاريناني شنمني واحد باشا ما جاي تبكم ولقر كاتي دبي هتا أو بروسيد روز دبي كون دكا ودانكي كلور دكا وآخر زار ديجينتا برين كروتشي دانكي كسكتوشي كلور بون دبيسن كاريجري روجا كدو روجني يعني كاتش زوري بيستا كاتش زول صار أو خرابي أنا بردوام بوا بكار دروات زار ولا بوصال حتى أو بروسيا يعني دقاته يعني طاودي قاته طبق كات لهذا تو باز بكم خودي ددان ل دوبشي سرشي بيجدي كراوني بيدري بالإنجليزي تازكي وروتيج رجاكي خودي كراونكش لسيبش بيجدي لمينا ولا عادو لكروتشي دداني مينا كي زورتون ده هو كلا بروسي كلوربونكي كمش لمينا كي دس بيدكا دواتر لا ديتا عادكي عن نرمتر لتساو مينا كي وطبقي سامي كروتش دانا كجيش كروتش دان طوال يعني دز بآزار وجان نزيك دبتو لرجاكا بالضبط هر داخلي ناو وكدبي خدي كروكا كدبي كلنا كروكا أو شاني دماري هي أنا خوش لوي راح زب آزار بك باش لوي راح دبته هو سلسلة درزموني التهابات هو كردني بو يعني نخوش كهسي بآزار كرد دكا أو دو طبقي تبران يعني باش. أو اشتهيا بالنسبة هو كاريتك نشوشتني دمودانا باش يشرك بك بون دروز دكا أو كارني هناني أو دزوي بزيشي داوي طبي لنيوان دانا كان نشوشتني روبوش بشي زمانه لنا كردستانيان خمان بخواه هكذا زمان هاد ماذا يعني أو نايشوا أو بشكل صفة سيدان ما هي أو هذا بالكراء فلسة ديزاين كراء دي بتشتوي توزك منقط يعني درة يارمتوي ده بسبري بسر باش يسوي زمان دابيني بوي خايم الدور هو كاريتر هبوني التهاباتك دمي نخوشة كنا أو دمي نخوشة وشو كمان دمي نخوش لدو باش بيجده هم لباش شان رقيك كيس كشان نرمكش كبابلين غوشتنيا كبوكش تزار أو هودك التهاب دك دبيته يدرزموني بون أو بشوي زارش بكار باوج لياد نكين هندك مثلا حالاتي ماني يعني هندك نخوش مان هي بروسي دان لنا نوي كرديا زورش أوبسيارة ده كان دكتور دامان لينو بشوي جسر يعني برد يام بشوي طاخمة نيو طاخمة يام بشوي زرع دانانو أو أنا بون ده كان بله بون ده كا بتيونته يعني اشتكى بس سرشتي قاي جود درست كردي فرق ده كلا زورش جوازيش تاوي هي لقوي كدس كرد بيس يعني بتيونته باي أول بون ده كا بس بونك أواني مثلا بيزار كربي بقاته أو مرحليات دبي روشنبيري شخصك زور دور دبيني لو حالتي باق راي بقري خاني راي بقري شوشني لبوكا دتان بلين نسبة شيء زور كما قالوا حالته دروس ببيتن أو بابين السر هوكارا جيريكا يعني برين سيستميكا كجستي مروفا زاري وها مثلا لو زتينا كان هودا كان بون دروس دكا أكيد شرني يعني شكل الدم بيسن كما بشي دوم من أوي يعني باز لاشتا هوكارا كاينتر هوكارا جشتي كان مثلا كبيوندي بجستي مروفا زيادة نك بس بدأ مداني هاو كردني لو زتينا كانتي زور زار تشيرش لبوري هناسي هي بخودي شخصك أو مشكلة هي زور زار أواني ك نخوش شكري يعني هي براستي أوان زور أو مشكلة يعني لبودرز دبي شيء حبوش بكار دينن سيستمي جسمي عند جوري أواني كشيء برين جدا وقولون وسورية أواني يعني هبي بهمان شوا بوني هناس وشتيان خوش نبي وتشربوا كان هي دقرته بونا ودم وأنا هوي يعني هوكارا لبو بوني دم بوني ودم وجار واجه هر شخص كبخودي خوي سرشتي بوني واي راسته اشتكى سرشتي ببي هوكارش دياري كرا أو زقي هبيسن دياري كرا مثلا بزيشتي هبي
ئەو حاڵەتی هەیە. زۆر باشە دکتۆر ئەڵێن ستادی دراسە لە بۆ دیراسە فەرق دەکات جاری وایە بۆم نادە دکتۆر بە شێوازی ڕاست بشورێتن جاری واشە باز دەکرێتن کە بە شێوازی بەرزی و نزیمەکە بشورێتن ینی بە شێوە ڕاستەکەی لە بۆ شوشتن کامەیە و ڕۆژانە چەند جار بە شێوەیەکی گشتی پێویستەکە شوشتن بکرێت بەلایانی کەمەوە. بابەتی شوشتن دەمەوێت ینی بەسەر هەردوو تەمەنەکەدا دابەشی بکەم کاتێک کە منداڵ لە دایک دەبێت بچی باسمان کرد لە تەمەنی 6 مانگ بەسەرەوە دانوشتەکان دەست پێ دەکا و دەست بە پرۆسەی هاتن دەکات و بەخۆی بەجێرێت بە پێی توێژینەوەکان لەسەر ئەوە کۆکن بەڕاستی لە تەمەنی 6 مانگ بەسەرەوە ئەگەر بکرێت منداڵ خۆزان شیر وشت دەخوا پاشمای ئەو شیرەی دەمینێتەوە لەسەرەکان ئەوە لەسەر داچتی یان باوانیتی کە بە پرۆپەچی تەڕ ناودەمی خایەن بکاتەوە پاش هەر شیر خواردنە خاستن شەوان و بێ تەسیراتەی نەبینێتەوە کە کاربۆهیدراتی بای ئەوە هەر تێدایە دانەکان کلۆرکە کە دەگاتە تەمەنی ساڵک سەری ساڵک بەسەرەوە مەفروزە ینی وا باشە سەردانێکی دکتۆر بکرێ مەسەلەن هەرچێک کە چکە بزانە ینی شێوەی ددانەکان و چۆنیتی ڕێزبوونی دانەکان چەند دانی هاتیە لە تەمەنی 3 ساڵ تا 5 ساڵ مەفروزە منداڵەکە خۆی دەست پێ بکات بشوە لەژێر چاودێری داکوبابی و معجونی منداڵانی ژەیە ڕێژەی کەم فلۆرایتی تێدا ئەگەر بێت و چیدا و تەسیراتی دروست ناکات ئەوە چۆنێتی ینی مەراحیلی شوشتین لە تەمەنی منداڵی ئیتر کە گەورە بوو پێگەیشت کە تا تەمەنی 12 ئەوانە ئەوە بە تەبیعەت ئەو منداڵە فێر بۆ بشوە ئیتر بێخەم دەبینێ کە پێ ڕادەگا ئەو بەرنامجەکەی خۆی دەزانی کە شوشتنەکەی کووە بەڵام بەنسبەت میکانیزمی شوشتنەکەی بەجێری توێژینەوەکان زۆر ئاڕا هەیە لەسەر بیر و ڕای جیاواز هەیە بەڵام زۆرینەیان کۆکن ئەوەی کە لە نێوان 2 دقه تا 5 دقه دەبی ئەو پرۆسەیە بەردەوام بیت شوشتن ناکری هەر بە دقەشی بەسەریعی و نەوعیەتی شوشتنەکەش نارم بیر و ڕایەکان جیاوازە بەس مهمترینشت ئەوەیە ئەتوو ینی تەریقەی شوشتنەکەی بەنسبەت شەویلاجی خوارەوە ددانەکان ئەگەر بکرێت لە خوارەڕا لۆ سەرەوە فلچەکەی بەکاربینی و هەستیش بکەی کەمەک هێزێک هەیە لەسەر پۆشی ددانەکە ینی هەست پێ بکەی کەوا خاوێن دەبتەوە و ئەوە کوڕئی خۆم و زۆربەی ڕێی توێژەرەوەکانیش هەر لەگەرەوەن و زیاتر مەسەلەن ئەگەر بکرێ بیکێ 3 بەش ناو دەبێت بەشی پێشەوە بەشی لاتەنیشتەکان هەر جارە و 10 تا 15 جار بەسەر ئەو ڕووپۆشی ددانەکان دابینی بێگە ئاراستە یەک بەنسبەت خوارێ ئاراستەکەی کووە لە خوارێ ڕا بۆ سەرەوە خەڵاس عینی ئەوە لە خوارێ ڕا بۆ سەرەوە نەک بە شێوەی هەڕەمەشی سەر خوارد تۆ مەسەلەن لە خوارەوە بیبێت بۆ سەرەوە لەسەرەوە بیهینیەوە یعنی تۆ گەروابی چرکەکەت بەس ئەوە بەرز کردو هیناتە خوارە بەرز کردو هیناتە هیچ لێ نەشێری خۆ بەس تۆ ئەگەر لە خوارە ڕا بەسەرەوە بردت چرکەکە لە خوار ڕا بەسەرەوە بەرزی دەکەی ئەوە دێتە سەر لێواری دانەکە دواتر لەگەر دوو لە ڕووی ئەوە تفکردنەکە کە فڕی دەداتن چرکەکەش هەموو دەستە خوارە بەرز بەسەرەوەش بە هەمان شێوە بەخۆی ڕأیەک هەیە دەڵێ ئەگەر بکرێ بە گۆشەی 45 گۆشەی 45 تۆزە قورسە ینی ئاوایە یعنی مەسەلەن بردت ئەو دەبینی خوارێ ئەگەر هەر نەکرا عینی بە هەمان شێوە وەکو شەویلاجی خوارەوە لەسەر ڕا لۆ خوارەوە لەسەر ڕا لۆ خوارەوە زۆر باشە بشورێ عینی بە هەمان میکانیزم بیکێ 3 بەشی تەنیشتەکان پێشەوە و عینی بەشی تەنیشتی لای چەپ و ڕاستە بەنسبەت زۆر باش لای هاوڵاتیانی خۆمان دیوی ژۆرە زۆر تۆ نازانیم شوی دەکرێت نازانم نییە مەسەلەن ئەوە شەوی لاگبی ئەگەر دیوی ژوورەوەی دانەکان بیفلچەکە دەتوانی بە مستەقیمی ڕایگری ئەوە کاکتۆرگە بکرێتن لەسەر ئەمە زیاتر ڕوونتەوە چۆنێتی شوشتنەکە زۆر باشە بەنسبەت شوشتن وچی باسم کرد لایانی کەم ئەگەر بکرێ ببتە 3 بەش زۆر باشە مەسەلەن بەشی پێشەوە بەشی لای برین چەپ و بەشی لای ڕاستیش بە هەمان شێوە بەشی پێشەوە و لای ڕاست سەرۆژ بە هەمان شێوە بەڵێ چۆنێتی بەکارهێنانەکەی وا باشە مەسەلەن هەلەکن ملی ددانەکە لەو شوێنانە ئاوە تۆزێک حەز بکە مەسەلەن شەخصەکە کە کەمەک توندی پێ دیارە توندیەک هەیەوە بتوانی ئەو چرکەی سەری گرتیتی لای ببەی ئەوە لایانی کەم ئەگەر بکری هەتا 10 جار 15 جار خراپ نییە بە نەرمیەوە پووک و هەم ئەوەکەش ئەزیێت بەگشتی باسمان کرد بەلایانی کەم دقی پێ زۆربەی توێژینەوەکان دەڵێ 2 تا 5 دقه لەو مەسافەی کەمتر نەبی ئەو 3 دقه 4 دقه ئیتر ئەوە لەسەر خۆت ڕادەوەسە بەس مین لە 2 دقه کەمتر نەبی ڕاستی استفادە ناگەینی بەدەمدانێت لاتەنیشتەکەی تر ئاوە مەسەلەن بە هەمان شێوە 10 تا 15 جار عینی بە هەمان شێوە بەنسبەت سەرێ گۆشەی 45 زۆربەی جار ینی توێژەرەوەکان وا بازەکەم بەس تۆزە قورسە ینی ئەو نەوعە تەکنیکە هەر بە هەمان شێوە دەکرێت ئاینی ئەوها لە سەرەوە بۆ خوارەوە دانەکان ئاوا
جوان بس حس پێ بکەی کە پاچی دەکەیەوە ڕاستی یعنی ئەوە زۆر میمە لەناو برێن کوردستانیانی خۆمان هاوڵاتیانی خۆمان زیاتر ئەو تەریقەیە باوە ئاخر ئەوە زۆر هەڵەیە یعنی تو ئەو چرکەی ئاوا دەیهینی و شوێن ناگۆڕ شوێنی بەکتریاکە چرکەکە ناگۆڕ و بە هەمان شێوە پووکەکەش ئەزیەت دەدەی ئەوە بە مەڕووی زەمەوەی لە دێ پووکەکە تووشی داخوران دەبی دادەبەزیی پووک سروشتی وایە ئەو بەشەی پووک کە لکاوە بە ملی ددانەکە زۆر ناسکە هەر زەبری زۆری بەرکەوێ ڕۆژانە ینی ئەگەری ئەوەی دابەزینی هەیە بەنسبەت شوشنی دیوی ژوورۆژ بە هەمان شێوە هاوڵاتیانی خۆمان ینی دەتانم برێم هەر نیوەیان نایشۆن یان زۆر بە هیمالی دەیشێن ئاوە فلچەکە ئاوا بیگری تەماش بە هەمان شێوە جوان عینی ئاوا خاوێن دەبتەوە چونچی بەنسبەت گرتنی کلس یعنی ئەو بەشەی خوارەوە یعنی زۆرترین کات کلس لەو منتیقانە خڕدەبتەوە لەگەر ئەوەش و ئەو تەنیشتانە بەڵام بە ڕێژەی زۆر لێروکانە سروشتی وایە یعنی لێرە زۆر خڕدەبتەوە بۆیە ینی پێویستە ئاوا دیژوورۆژ بشوورێ بە هەمان شێوە ها ئاوا سەرش بە هەمان شێوە دەتوانیت دواتر ئەو دوور لە ڕووی ئێوە ئەو کەفاوی کە دروست بووە ڕووی دەکەیەوە لەسەر مەخسەلە لەسەر هەر شوێنەکە ئەگەر بکرێ بە نەرمیش زمان ئاوا مەسەلەن هەندێک شخصێ دەرێت دکتۆر مەسەلەن هێڵن جوشتم دێتێ وایە دروستە بەس هەر چۆنێک بیانی محاولە بکەی لایانی کەم 4-5 فلچەکەس بەسەر ڕووکەشی زمانەکە شێوەی نەرم و بئیستفادە لێ بکەی ڕاستی زۆر جار مەسەلەن تو دەمودانت تاو پاک کردەوە بەس هەست دەکەی سەر زمانت هەر بەخۆت هەست پێ دەکەی پاک نییە پاشماوەی خواردن شت دەمینێتەوە مەسەلەن لەسەر زمانیش داروێ دەمینێتەوە زۆر جار ئێمە هەمانە مەسەلەن زمان تووشی نەخۆشی دەبی ینی مەسەلەن لۆ نمونە شقوقی دەکەوتە ناوێ فیشەرتەنگی پێدەرێن هەر سروشتی وایە زمانەکانی شەقی تێدایە جاروای خواردن دەستەنا ئەو شەقەش بۆن دروست دەکات یان جاری وا هەیە مەسەلەن زمان بە کوردواری خۆمان کو دەڵێن مووی لێدێ ینی ئەوە شانەکانی تیلەنجامی هەوکردنەک ڕووپۆشەکەی سەری درێژ دەبی یان مەسەلەن هەمانە ئینسانی جگارە چێشمان هەیە مەسەلەن چای خۆرمان هەیە یان قاوا ئەو شتانە ئەوانە بەو شێوەی خانەبی پارێزی ئەکی لەو شتانە باشترە دڵنیام لەوەی یعنی کێشەکانی زۆر کەم دەبتەوە ئەوە یەک دووش بەنسبەت شتێکش کە بەلامان بەلای هاوڵاتیانی مەسەلەن زۆر دەرکە دەتانم بڵێم یعنی بەڕاستی ناحەقیەکە بەرامبەر بە دکتۆری دەکرێت مەسەلەن کە دکتۆر پێی دەڵێ 3 مانگ جارێک سەردانی دکتۆری بکە بابا مەبەستی لەوەی نییە یعنی تو بێی خوا نەخواستە پارەت پێسەر استفادەی مادیەکە نییە کاکە مێ عیادەکەش بڕۆ کاکە بنکەش تەندروستی لێ بەس با فاست بکە خۆ ئەوێ پارەی تێدانی بەس برێ هاتوومە فاسم بکە هیچ کەنە باوەڕ دەبی دکتۆرەکە زۆر بە کەیفۆش فاست دەکە دڵخۆش دەبی دەرێ مەسەلەن ئاستی ڕۆشنبیری هاوڵاتیانمان گەیشتە ئەو ئاستی مەسەلەن 3 مانگ جارێک بێ خۆی چێک بکە بە دڵنیاییەوە احتیمامت زیاتر پێ دەدا هەر بەخۆی پێت دەڵێت تۆ 3 مانگی تر ئاوا سەردانم کۆ مەسەلەن بزانین هیچ شتێکی نەخوازرا و دروست دەبی یان کلۆرێکە و چی باسمان کرد کلۆری کاتی دەوێت ینی ئەوە نییە بە ماوەی 24 ساعت یان مەسەلەن هەفتێک 2 هەفتە دروست بی پرۆسەیە تو دەبی لایانی کەم 3 مانگ جارێک خۆت چێک بکەی بزانێت چ خەلەلێک کێشەیەک چناڕێکێک لە تەندروستی دەمودانە دروست بووە زۆر باشە دکتۆر ئینشاءڵڵا دوای ناوبڕێە درێژە بە پرسیارەکانمان دەدەین ئینشاءڵڵا دوای ناوبڕێ دەگەڕێنەوە لاتە دووبارە گەڕاینەوە لاتان بۆ تەواوکەری پرسیارەکانمان دکتۆر ئەو پرسیارانەی کە دەمانمێنێتنەوە حەزمان لێ باسی بکەین بۆ وردەکاریی زیاتر و وەکو بوو پرسیارەکانی کە سودەیش تەواو بگەینێتن ئینشاءڵڵا بۆ نمونە یەک لەو پرسیارانەی کە ماومانە خواردنەوەی چاو قاوەی زۆر ڕۆژانە خەڵکێک هەیە بۆ منە پێوەی ڕاهاتوویانی بەنسبەت خواردنەوەی چای و قاوا وەکو تەسیرات لەسەر گۆڕینی ڕەنجی ددانەوە پەیوەندیەک هەیە بۆ چ کاریگەریش لەسەر دەبیستن بەنسبەت خواردنەوەی قاوە یان چایە مەسەلەن ها ئەو موادانی ئێستا کە زۆر ئەوەی برێن مەشروباتی تاقە و نازەمەدرێن بتێنێتێ ئەو شتانە هەموو خواردنێک لە ڕێژەیەک زیاد لە حەدی خولخورەوە تەسیرات دروست دەکات ئەو شتەکە یعنی شێوێکی گشتی تەسیرات دروست دەکات و بەخۆش دەزانی ئێمەی کوردەواری وا ڕاهاتووی بەخۆشمانەوە چای زۆر خۆین قاوە زۆر خۆین ئەیتر ئەوان هەمووی تاسیر دەکات بەڕاستی خواردنەوەی ڕێژەی زۆر قاوە تاسیر دەکات ناتوانین مەسەلەن لۆ نمونە تەحلیلکەین بەس یعنی خۆی دیارە ڕێژەکە مەسەلەن لۆ نمونە ڕۆژانە کوپەکە تا 2 کوپ
ئاساییە پشتش طبیعی و نۆرماڵە مثلا 6 کوپی دەخوایان 7 کوپی دەخوایان چا بیستیتمانە تا 15 و 20 چای دەڕوا طبعا ئەوە دەبی تاثیرات خۆی دروست دەکات. دکتۆر یەک لە ددانەکان دانی ژیری دانی عاقڵی بە ناوبانگە لە تەمەنی بڵێن لە دوای هەرزەکاری و 20 ساڵی 22 ساڵی تەمەنیش دیاریکراوی نییە بۆ نەبڵێن لەو تەمانە نەخۆشەکە لە کۆلی دەبێتەوە ئەو دانە جیاوازی لە نێوان ددانی ژیری لەگەڵ ددانی عاقڵی با بڵێن لەگەڵ ددانەکانی تر چییە و وەکو چارەسەر ینی چ بکرێت لە بۆ ئەو ددانە بەخۆی ئەو پرسیارە باسکردنی بەڕاستی و نەخۆشانی مە زۆرش ئەو مشکلیان لەو دروست دەبی ینی دەمەوێت بە شێوەیەکی کورت و پخوت و ڕوونکردنەوەکی جوان لەسەر ئەو بابەتەی بدەم ددانی ژیری ویزدەم تیتی پێدەنێن عادەتەن لە تەمەنی 17 ساڵێکڕات دەست پێ دەکەن و مەفروزە لە تەمەنی 22-23 کۆتایی پێوێ سێ ددانە دوو لە خوارێ دوو لە سەرێ بەڵام سروشتی ئەو ددانانەوان لە بەشی پشتەوەی شەوی لاگەکان دەردەچن دائیمەن یعنی ڕێژەکی زۆر توێژەران باسی لێ دەکەن بە چێشەوە دەردەچن ئەو ددانان ڕاستەوە جار وایە لە ئەنجامی نەمانی شوێن لە بۆی یان جاری وایە هەر سروشتی ددانەکەی وایە کە دەردەچی بە چێشە دەردەچی واتە ئێستا سەرچاوەکی ئەوەش گیانیە بەڕاستی ینی مەسەلەن لۆ ئاها بەو شێوەیە مەسەلەن دەردەچیتن وچی باسمان کە لە تەمەنی 17 ساڵی مەفروزە بێ 16-17 دەست پێ دەکات پرۆسەکە و لە تەمەنی 22-23 دەبی کۆتایی پێبێ بەڵام هەندێک جار هۆکار هەن ئەو ددانانە تاخیر دەبن یان ئەوە تا ڕێڕەوی هاتنی ددانەکە خوارە وەکو ئەوەی بە شێوەیەکی درەنج دەکات مستەقیم بێتە دەرەوە خوارە جار وایە بە ئاسۆیی کەوتووە جار وایە نیمچە ئاسۆیی کەوتووە جار وایە بە لای چەپدا کەوتووە جار وایە سەرە و ژێرە یعنی ناڵێم ڕاستەڕێبوون یان برێن دایر ئەوەی شێوەی هاتنی دانەکەی ڕێڕەوی هاتنەکەی زۆر سەبەبەی ڕئیسێ لە بۆ ئەوەی ئەو دانانە تاخیر بێن بە خواری دێن و زۆر جاریش ئەو ددانانە دەبنە سەبەبێک لە بۆ دروستبوونی هەندێک نەخۆشی بەڕاستی خاصەتەن هەوکردنی پوچ پێ دەرێن ئەستور دەبی ئەو مەنتیقانەی جاروا هەیە مەسەلەن دەبتەژان خودی ددانەکە کاتێک کە مەسەلەن زیاتر لە قوڵایی شەویلاگە دەرنەچووە خوار کەوتووە ڕێڕەوەک هەیە لێرکانە دەمارەکە بەو شوێنەدا دێ جاروا هەیە ڕەجی ددانەکەی تەئسیر لەسەر خودی ئەو دەماری دروست دەکات یعنی پرێژەرێک پەستانێک دایەتە سەری ژان لە بۆ نەخۆشەکەی دروست دەکات ئەوە جاروا هەیە مەسەلەن دەبتە هۆی هەوکردنی پوک لەو مەنتیقەی جاروا هەیە خودی دانەکە کە گیر بۆ نایە کیسێکی دروست دەکات لە ناو ئێسکەکەی دکتۆر ئەوانە دەبنە هۆی سەبەب کە مەسەلەن لە ئەنجامی نەهاتنی دانەکەی زۆر چاکە ئەو قسە زۆر دەکرێتن کە دەبێتە هۆی تێکدانی با بڵێن ڕێخستنی دانەکانی تر هیچ پاڵەپۆست و کاریگەری لەسەر دانەکانی تر هەیە ئەو دانە دروستتر برین یعنی توێژینەوە ئەون بەخۆشم زۆر متاوای ئەوشتم کرد ئایا ینی وەبی بەسەراحەت ینی بە دروستی بتانم وەڵامەکی زانستیانە جوابی نەخۆش بدەمەوە جوابی هەر بەرنامەکەی گۆش بدەمەوە تقریبا ئاڕاکان زیاتر بەو لایەدا دەڕوە کە زەختە چوا دروست ناکە ڕاستی لەسەر ڕێخستنی دانەکان هەندێک لە توێژەرانیش دەرێن با دروست دەکات بەسکو زۆر تاکەم بە جێرەی ئەو بۆشاییە یعنی ئەو ڕوومەی ئەو جێی کە ئەو لی دەردەچی ئەگەر شوێن نەبی ناعیلاجە پاڵ بە ددانەکان وە بنێ بەس ئەو قووەتەی نییە مەسەلەن ڕێڕەوی دانەکان هەمووی ڕێخستنەکەی تێکدات بەڵێ دەتوانی مەسەلەن ددانێک دوو تەنیشت ئەوە پێش خۆی تەئسیر لێ بکە تەئسیری لێ دەکات جاروا دەبتە هۆی کلۆبوونی دانەکانی پێشخۆش بەس بڵێن بە شێوەیەکی عام هەمووی تێکدا نا یعنی زۆربەی توێژەران لەسەر ئەو ڕەئیەنین ئەوەوە بەڵام لە حاڵەتێک پێویست دەکات ئەو ددانە بەرزبەت ئەوەی چارەسەرەکەی عەفوەن چارەسەرەکەی ئەوەیە بەڕاستیانی بەخۆی زۆربەی ئەتیبایەکانی برێن خۆمان و دەرێژ ئامۆژگاری وەی دەکەن مەسەلەن ئەو دانانە کە بە تەبیعی نەهات مەفروزە دەربێت زوو دەربکرێ باشترە کێشەی زیاتر لە دوو کێشەی زیاتری لە دوو ئیزعاجر دەبی لە بۆ نەخۆشەکەش عادەتەن لە تەمەنی 16-17 مەفروزە یعنی ئەشیعاتی گەورە وەربگیرێ ئەگەر بزانین دانە هەمیشەیەک ئەو دانە هەمیشەیەکان خاستن دانی شیری ئەو ژیری دانە ژیریەکان کە عەقڵیە نەهاتن مەفروزە زوو ئەشیعاتی وەرگری وەبی تەقیمە چی بکەین زین کێشەکە لە چیە گارنەشی لە بۆ دانەکان بکەین ئایا مەسەلەن لە چ بارەشتن دروستدایە ئەو ددانانە ئەگەر زانیمان باشن و بە تەبیعی دێ ئەوکەی لێی گڕی بابێ یعنی ئەتیبایەکانیش ئامۆژگاری ناکەن دانەکەی بینیە دەرێ
بەخۆی خودی هاتنی ددانەکەش پرۆسەی هاتنەکەی کەمە بێزارکەرە بەڕاستی بەڵی و بێزارکەرە ئیزعاج دەکا کەمە گژانت دەکا بەس کاتیە هەفتەکەەوە 2 هەفتە ئەو پەڕی دوایە نامینی بەڵام ئەگەر هات و زانیمان مەسەلەن باری تەندروستی دانەکە سروشتی نییە تەبیعی نییە خوار کەوتووە کێشەی هەیە لە دەمارەکەی نێزیکایان مەسەلەن کیسی لەگە دروستوە دەبێ بێتە دەرێ زۆر جار لەژێر بەندی مەوزوعی سەلەن خۆجێیی دەردێ بەڵام زاری واژەیە پێویست دەکا لەژێر بەندی عام بەندی گشتی بیدرێتە نەخۆشەکە ئەوجا ئیش لە بۆ بکرێ و ئەم بە خودی خۆم بەڕاستی ینی ئەو دانانەی کە مەسەلەن زۆر جار دێنەکەمان نەخۆش کە دەری دەینین ئەگەر بزانین کێشەی وای نییە ینی دکتۆری ددانی شارەزاش دەتانی دەریبینی مشکلە نیە بەڵام ئەمن بە خودی خۆم زۆر جار هەبوو نەخۆش هاتیە ڕێم بە خۆم نەدایە هەرچەندە پسپۆڕشم ڕێم بە خۆم نەدایە ئەو ئیشێ بکە نادیت مەلای برادرە چ خۆ پسپۆڕە ینی هەر پسپۆڕاتەکەی ئەوەیە نەشتەرگەری دەم و ڕوو شەویلاکە ئەوان بیکەن زۆر باشە تەندروسترە بەڕاستی زانستیانە دەکەن لەبەرەوەی کەیساتی وایان زۆر ئیش کردی بۆیە وەکو نەسیحەتێک ئامۆژگارێکیانە من کە حەزم لێ باسی بکەم لە شاشەیەوە ئەگەر هەر چارەسەرێک پرۆگرامێک دانرا لە بۆ دانە ئەو ژیریانە عەقڵیانە پێش هەموو شتێک مەفروزە ئەشعی وەگری ئەشعەکە زۆر زەڕورە بەڕاستی بەبێ ئەشعە دەستکاری نەکرێت پێشتر بەخۆشم احتیمالە ئیشم کردی بەبێ ئەشعە خۆ دەکرێت بەس وا زانستی تر و تەندروستی ترە بەڕاستی ئەشعە بەرچاوڕوون دەبی دەزانی دەبی هەم نەخۆشەکەش لە سایدێکی سەلامەت دابنێ هەم بەخۆشت بەڕاستی چ نەخۆشیش مافی خۆیتی ینی لە سایدێکی سەلامەت دابنرێ ئەوەیە مۆزوعەکە دەستخۆش دکتۆر باوترین دیاردە ئێستا دەگەینە هەر کلینیکەکی مۆزوعی هۆڵی ئیسماعیلەکەی دەگەینە هەر شوێنە مۆزوعی هۆڵی ئیسماعیلە ئەو پرۆسێسە ئەو ئیشکردنە جگە لە با بڵێن کە سیمایەکی جوان دەداکەیت بێگومانەوە قسەی لە سەرنیەکە جیاوازیش زۆر دەکرێت لە نێوان کەسێک با بڵێن کردوێتی و کەسێکی ئاساییە جگە لەوە دەمێ بزانی هیچ سوودێشتری هەیە و ئایا ئەو کەسەکە دوای تاواکردنی وەکو کەسێکی با بڵێن وەکو منی ئاسایی لە ڕووی تامکردن لە ڕووی ساردی لە ڕووی تامکردنی شتی گەرم هیچ ئازارێک و بڵێن زیانێکی زیاد لە ڕادەبەدەری پێدەگەینیتن ئەو مۆزوعە ینی مۆزوعی هۆڵی ئیسماعیل ڕاستی بابەتەکە زۆر یاردەگری ینی ئەوە ئەکید وردەکاری زۆر زۆر بەخۆی مۆزوعەکە زیاد لەوەی کە فەنکشنەڵ بی بابرێن ینی کە پێویستت پێوی بابەتەکە کۆزمۆتیکە تەزمیلیە زیاتر نیدا ئەو مشکلێش بەس ئێرەی نەگرتیتەوە هەر دنیای بەعام گرتیتەوە ڕاستی بەس لێرە بەڕاستی ناکۆنترۆلیەک هەیە لە مۆزوعە ینی ناڕێچێک هەیە لە ئەنجامدانی ئەو کارەی بەجددی ینی بەجددی حەزم لێ لەسەر مۆزوعی تۆزێک ینی هەروەستە بکەم زۆر بڵاو ئەوەش دیارە دەلالە لەوە دەکات بۆ ناکرێ ینی ئەو مۆزوعی جوانکاریە مۆزوعی جوانکاری ناکرێ هەرێکە چار مەسەلەن برێ وەڵی وەرە ئەمن هۆڵی ئیسماعیل لۆ دەکەم شتێک جوان دەکەم ئەمن بە خودی خۆم تا ئێستا باوەڕ دەبی هەتا 6 یونت 5 یونت ئەگەر 7 یونتم کردبی ینی لەبەر ئەوەی ئەوە دیقەی دەوێت و شتەکە ئاسان نییە ئەتو مەسەلەن لایانی کەم نزیکی دەدەدان سەرێ و دەدانی خوارێ ئەتو دەبڕی ینی بڕینەچی دەبیلۆ باریکردنەوەی دەوێت هۆڵی ئیسماعیل زۆر جار هەیە مەسەلەن شەرنی ئیلا بۆ پەلکەی بکرێت جاری وایە کیفی دەوێت ئەتو ئەو شتانە هەمووی لە پەرتووکە زانستیەکانی خۆمان باس کرایە لە ڕووی دەبی بە شێوەی زانستی ببڕدرێ ئەو دانە 0.5 ینی لە ملیمەکی کەمتر جاری وایە دەرێ لە بۆ هۆلی دەبی ببڕی والله يعني بصراحة دەرێم تحدادەکەم ینی دکتۆرەکانمان 0.5 ببڕی هەندێک دکتۆرمان نەبی بەڕاستی هەندێک هەیە ینی ناویان بینیم بەڕاستی دەبتە ڕێکلام ئەگەرنا زۆر بە جوانی ئیش دەکەن باشەکەوارێ والله ینی لەژێر مایکرۆسکۆپ ئیش دەکەن بە دیقە ئیش دەکە ئەم برادری خۆمە بەڕاستی ینی دیتیتم جار وایە بە سەعات لە دیار نەخۆشەکی دانیشتی کاکە ئێستا مەسەلەن بەسەراحەت دەچی دەرێ دکتۆر وەڵای من هۆلیودم کردو هاتمەوە بۆ هەمووی سەعاتە زۆر سەهل بوو ینی شتەکە وانە ئاسان نییە دوای هۆلی ئیسماعیل پرۆسەکە بە دوواداچوونی دەوێت ئەوها ئاسان نییە نەخۆشی خۆشمان هاوڵاتیانی مەژوا فێر بووە هەر ئیشەکەی لۆکرا مانگە دوومان ئەوەکەی دی نەتیجەکە دەرێت ئەوە نەجاحەتی کاکە ئەولایانی کە نەجاحەتی وانە پاش 3 ساڵ 4 ساڵ ئەڵە ئەو جەبە دیار دەکەوی زانە مۆزوعەکەت پرۆسەکەت فعلا نەجاحەتی هینایان دەبی تا تەمەنێکی درێژ لەگەڵ بە کابرای دەرەیان بە نەخۆش دەرەیان مەسەن بۆ هاوڵاتی خۆت دەرێ خاستن ینی ڕەگەزی مێینەمان زیاتر ینی بەو کارەی مەشغولە حقیقەتەن ینی کە دەیکا و حەزی لێیە دەرێ وەرە ڕێکی لێ خەم وات لۆ دەکەم زمانی 20 ساڵ دەبێت کاکە وەڵی زمانی 20 ساڵ ئاخر کورە جورئەتی دەوێت ینی بە نەخۆشی برێم 20 ساڵ زمانت دەدەمێت بەخۆی جورئەتی زمانی 20 ڕۆژی جورئەتی دێت کتاب باز دەکا کتاب کو باز دەکا دەرێ دەبی زمانی بدێ
لایانی کەم زۆربەی زمانەکانی کە کتابە زانستیەکانی خۆمان باسی دەکات لە 5 ساڵی بەسەرەوەیە حتا مواضعی زەرعیش یعنی مثلا 5 ساڵ 10 ساڵ 5 ساڵ باز ئەوە کۆ دوولانەیە لەسەر ڕۆشنبیری نەخۆشەکەی ڕادەوەستی یەکەم جار لەسەر خودی ئیشکردنی دکتۆرەکە تا چەند زانستیانە ئیشی لەسەر ئەو هۆلی سومایلی کردیا و دوایش ئەوە مختبەر بەشدارە لەگەر چۆنیتی دروستکردنەکەی ئایا تا چەند تەن دروست و زانستیانە دروستی کردیەوە ڕاستی مۆزوعەکە بەس سپیکردنی دان و قالبدانان ئەوە ئەنەتۆمی دانەکەی دەوێت توێ کاری دانەکەی تو دەبی لەسەر ئەو پەلکەی لەمە چەندیشە مەجالت 0.5 یەڵا تا ملیمەچی ئەگەر مەجالت دەبی تو ئەو توێکاریە پێ دێتەوە دەبی زۆر بە دقیقی جوان ئیش بکرێت لێ بەڕاستی ینی شتێکی واسەهلێکە واسەهل کرێ ئاسان کرێ لە دەرەوە لە سنتەرەکە هەم لە نەخۆشیش بکرێ هەم لە دکتۆرانی خۆمانیش بەڕاستی پێشتر لە خۆم ڕادەست پێ دەکەم ئەو زیشکانی برادەرم یانی بەخۆداچونەوە چ بن کاکە مۆزوعەکە هەر ئەس ئەوە نییە یانی تو بێ وەڵڵاهی من هۆلیود دەکەم و با بەسەراحەت بێ مۆزوعەکە با مادە نیە ئەکید بەس مادی نییە یانی تو ناخۆشە خۆش نییە ڕاستە نەخۆش دەڕوا ساڵێک 2 ساڵ بێدەنگە بەس دوایە بەخوای دێتەوە بڕۆ ئێستا ڕۆژانە بە مەشاکلانە دەبێت ڕۆژانە مەشاکل هاتۆ لێ بوویتەوە دوتۆ لێ بوویتەوە ئێچت لێ بکەم کاکە ئەم ناعیلاجی پێ برێ ئەزیەت نەبی بڕۆکنەوە دکتۆری لێ کردی هەروە چ مۆزوعەکە پرۆسەکە هەرەوە دەتوانی شتە بۆ بکاتەوە سەرەوە بەنسبەت هۆلی سومالی بە کورتری پێت بڵێم یانی لە بۆچێ زۆر زەڕوڕە ئەوانەی بەڕاستی پڕکنەوەکی زۆریان لە ناو دەمودانی هەبی حقیقەتەن ینی بەمڕۆژی زەمان دانەکە لەوانەیە بەخۆی ناسدەبی هەردەوە دروست دەکات وەکو بەرگریەکە لەوە مەسەلەن هەندێک حاڵەت هەیە نەخۆشی لە خودی ڕەنجی ددانەکان هەیە ئەوانە ئەویش ینی بزەبت زەڕوڕە لە بۆ مەنزەڕی جوانی نەخۆشەکەی یعنی ئەو دوو حاڵەتە زیاتر ینی بەڕاستی ئەو دوو حاڵەتە زیاتر پێویستە يعني دكتور يعني اواني ك زور اسماعيل فعلا درسته اوي كزورترين مابرين دمار بريني هي زور دمار بريني كنا زور بركنو بريني رنجي زور يعني هر خدي نخوشك دانكاني رنجي مثلا برو زرديتي توفويا يا مثلا صغار شاشه زور كسوا وا يعني هو دبيني روجانا يعني مثلا هر سروشتي رنجي او دداني او نخوشي ويا ناريتشي خفيف هي اوكي حل دبي بۆهۆلودێ بەس ئێستا ینی کارەساتەچکە ئەوەیە شخص دێ پێویستی بە تەلی ڕاستکردنەوەی ددانەیە دەریوەرم بە هۆلودی لۆ چا دەکەم کوڕەکەکە غەدرە وەڵڵا ئەوە بە هۆلودی چا نابی یعنی حقیقەتە بەخوای چەند نەخۆش هاتە عیادەی من ئەم بخۆم بەڕشتی زۆر جیاوازن دوورە ڕاستە ڕێکی دێخی بەس دەبی لەزە حیسابی چڵێت تو ڕێکی دێخی ددانێک لە پاشە یەک لە پێشە دەبی ئەوی کەم ببڕی دەبی ئەوی زۆر ببڕی ئەتوو ئۆتۆماتیکیەن ڕێژە زانستیەکە تێکدا بەخۆی دەرێ 0.5 هەتا 1 ملی ئەو لە پێشە دەبی لە کەمتر لە 0.5ەکەی ببڕی ئەوە لە پاشە دەبی بڕۆی لە 2 ملیم 3 ملیم زیاتر ئێوە وەختی بەخۆی ئەوەی نامێنێ ئێستەیبڵیتی نامێنێ ینی ئەوەی لکانی پێی توند نابی فرێ دەدا ئەو غەدرەی لێ مەکە ئەولاترە پێی برەی کاکە فەرمو بڕۆ لە ڕاستکردنەوەکەی بکە دوایە وەرەوەکنە من بە چاوان هۆلوودەکە کاتە ئاسانترە و ئاسانتر و علمیتر و تەندروستترە ئەوەی مۆزوعەکە ینی زیاتر بەڕاستی حەکوێ ینی هۆشیاربوونەوەکی عام هەبی بەڕاستی پێویستە دکتۆر کاریگەری نەرێکانی با بڵێن کە دوایەوەی دوایەوەی کە ددانە بنەڕەتێکە تەواو بردرا ئەوە یەکەم کاریگەری نەرێنی ئەوەیە تو دانەکە ڕۆی ستراکچەری دانەکەت ڕۆی تاویز نابتەوە دوو ئەگەر بێت و تەندروست و زانستیانە نەکرێ قەبارەی ڤنیرەکەی یان با بڵێن هۆلودەکە گەورە دەبی جار وایە ڕۆخەکەی کە دادەنیشی دەلچێ بە ملی ددانەکەی زیادە دەکەوتە سەر پووکەکەی هەوکردنی پوچی دروست دەکا خواردن دەمینێتەوە ڕاستە تو بە چاو ناوینی بەس بە مایکرۆسکۆپ تەماشای کێ فەراغ هەیە ئەوانە زۆر تەسیر دەکات خواردن لەبنی دەمینێتەوە بۆن دروست دەکات ئیلتیهابات دروست دەکات دەبتە هۆی حساسبوونی دانەکەت هەستیاربوونی دانەکەت ساردوگەرمی دروست دەکات ئەو چێشانەی هەموو لە دوای لە کۆتایی پەلکەکە لێ دەبتەوە یعنی تو هەر دەکرێت دانێ و سێ چار مانجارێک دوای لێ بتەوە ناکرێت لەگەڵ با بڵێن جیاوازی بە کەسێکی ئاسایی کە دەبی دەهەندە با بڵێن بیپارێزی ئیحتیمال پێ بدرێت لەرزت بۆ دروست دەبێت ناتوانین بەدلی خۆت مەسەلەن شتێکی پەلکە بخۆی وەتەکی محدودی هەیە ڕاستە ئەگەر فول علمی و زانستیانە لۆت کردبی هەر دەبی ئاگاداری هەر دەبی پاک ڕایگری خانە ڕایگری یعنی وەبی تووشی شتی نەخوازراوت نەکە دوایە متابعەشی دەوێت هەر شەریە تو هۆلودت کرد و بڕۆ ناچم سەردان ناکەم مەفروضە 6 مانگ جارێک دکتۆرەکەت ببینیتەوە بزانە کێشەی لێ دروست بووە شکانێک هەیە لێبوونەوەک دەرزێک خواردن گیربوونە زۆر باشە دکتۆر بینە سەر دوا پرسیارمان بەنسبەت دەربارەی ئەو ئامێرانی کە بەکاردێنرێتن لە کاتی ئیشکردنی ددان لەو دوایانە هەندێک لە بڵاوبووە لە سۆشیال میدیا هەندێک لە کاتی بۆ منەپڕکردنەوەی ددانیان لە کاتی ڕاکێشانی ددان گوایە کە تووشی شێرپەنجە بوونێ لەگەڵی هیچ پەیوەندێکی لە بێناو پەیوەندی لە نێوان شێرپەنجە لەگەڵ ڕاکێشانی ددان
ئەو پرسیارە زۆر جوان بەڕاستی بەو دوایانە ینی مع ڕێز و احتراماتمان لە بۆ مەسەر ڕاگەیاندنەکان حتا مەسەلەن سندیکای خۆمان ینی باش و بڵاوکراوەی بڵاو کردەوە بڵاو کردێکی ڕسمیدا ینی کە شتان وجودی نییە ئەمە یەک دوو دکتۆر برادرانی خۆمن لانی لە کەناڵە فەزایەکانیش ڕوونکردنەوەیاندا و نەقیبی سندیکاشمان ینی بەڕێزەوە بەجددی ینی ئەو مۆزوعە ینی دەژی هەروەستەی بەخۆی ترسی هەیە ینی بەس ئەوەش ئەو ناکرێن بابەتە چواش بڵاو بکرێتەوە بەو مۆزوعی کاکە شتی وان نەبووە ینی مەحاڵە دوایە با بە سەراحەت شتە شبرێن ینی هیچ مرۆڤە گرێتی تێدا نییە ئەکید هەمووان دروستکراوی خۆیان نازانین لە لەحزە چ ڕوو دەدا نازانین مەسەلەن لە پاش ئەنجامدانی هەر کارێک چ دێتە پێش بەس ئەوەی کە بابەتێکی زانستیانە بی توێژینەوە و شت لەسەر ئەو مۆزوعی نییە شتێک علاقی بۆی وڵات دانماندەری ناو سەرەتانیە ئێکاکە ئەت ڕۆژانە ڕێزەکی زۆر ددان لەو هەموو ئەنحای دنیای دەردێ ئێکا خۆ ئێستا ماشەڵڵا ئەوڕۆ ئیعلام ئەگە بتێ بەیەک کلیکی هەل هەموو شتێکی دەبێت ئەگەر شتەکە پەیوەندی لە پێوەنەوە دەکرێت کاشتیوە شتیوانیە بەخۆی زۆر جار هەیە کە دەڵێن سەرەتان خانەی سەرەتانی لە جەستەی مرۆڤی هەیە و ئەکتیڤ دەبی و توش دەبی کو مەسەلەن بۆ نمونە لە جاری وایە سەرەتان لە ناو مەحیێ جاری وایە لە کۆڵۆنی جاری وایە مەسەلەن بەنسبەت ئافرەتانمان لە مەمچیان دێ مەسەلەن لە ڕەحمیان دێ ئاواش دەم و چاو و دەم و ددان و زمانیش بەدەر نییە خۆی ڕێژەی سەتادوو سەرەتانەکان لە زمان لە زمان دێ و لە ئێسکەکانی شەویلاجی سەر خوارێژ دێتن ئەو حاڵەتانەی کە ئەو لەو دوایانێک کە ڕوویدا ئەو کەسە مەسەلەن دەماربڕینی کردیە یان مەسەلەن ماوادێک لە ناو دەمارەکان بەجێمایە ئەی حاڵەتە تو ئاسنوشتە بەکاردێنی لە دەستەمە بەز ڕوو نادا لە دەست مامۆستاکانی خۆمانش ئەو شتە ڕوویدایە لە دەست پرۆفەکانیشمان ئەو شتە ڕوویدایە لە دکتۆرە هەرە بەناوبانگەکانی دەرێش ڕوویدایە زمانەوە نییە ئەو شتە دەبتە سەرچاوی دروستبوونی سەرەتان یان شێرپەنجە نییە ئەگەر کەمترین حاڵەت توش ببیتن ئیلتیهاباتە لەو شوێنێ دروست ببێت بەس ئەگەر کۆنتڕۆڵ نەکرا ئەوش دەتوانین دانەکەی دەربینی بەڵام خۆشبەختانە ئێستا دکتۆری گەنجی وامان پێڕاگەیشتیە ئەوانەش چارەسەر دەکەن لەژێر میکرۆسکۆپی ئەو موادەشکانش دەردێن لە ناو ڕەنجی ددانەکەی دواتر دووبارە ئەوەش ترسی ناوێت مۆم نەگەر پاشماوەش بەجێمە ماوەک پاش ئەو هەڵایەی بەجددی نەخۆشانمان داهاتن ترسان نایرم دەرین تۆم نایرم دەواڕووی بکەم یان ئەو موادە دەتە سەرەتان بابە نابتێ شتیوان نییە شتیوان نەبووە بەبەرچاوم نەکەتی ئەو نزیک 16 ساڵە من ناو پرۆسەی ماتە ئێستا نەمزانیە مەسەلەن ئەو شتانە ئەوەندەی خوێندمە متابعەی توێژینەوەکان گرنگەوەی خەڵک دڵنیابتەوەی کە پەیوەندی بە ددان کێشان بە شێرپەنجە یان مەسەلەن ئیشکردنی ددان بە شێرپەنجە نییە ئیلا حاڵەتێک ئەگەر هاتوو حاڵەتە توجاری وایە ئاگادار نی ئەو دداندەرینانەی دەکەی ئەو شوێنە بەخۆی سەرەتانی لێیە بخۆی سەرەتانی هەیە زەمبی دکتۆرەکەی چێت ئەسڵەن دەبی دەتانم بڵێن یعنی دکتۆرەکە بوویتەوەی ئاگادارکردنەوەی ئەو کەسەی کە لێرە ئەو حاڵەتە ڕوویدا شتەکە بارزتر و دیارتر دەبێت لەو کاتێکەوە فەلۆی ئەمە ئێستا وەکو خودی خۆم و ڕێنمایش لەوە هاوپیشەکانم دائما یعنی ئەگەر بکرێ ئەشعاعی گەورە وەربگیرێ پێش هەر دداندەرهێنانە زۆر زەڕوڕە خاستەن دانەکانی پشتەوە چ بەخۆی شوێنی هاتنی سەرەتان لە بەشی پشتەوەی شەویلا بۆ بەشی پشتەوەی زمانە زیاتر و ئەو شوێنە ئەگەر کرا و ئەویش باوەڕ کە زۆر جار هەیە ینی شەرم دەکەی بە نەخۆش پێ بڵێ دەرێ ئاهنەکە دکتۆرەکە مەسرفی زیادەم پێ بکە دڵنیابوونەوەی خۆت ئەگەنا وڵی پێویستمان پێناوی بەو دەرەجەی لێ ئەم نێساوەکو خودی خۆم ئەگەر هەر داندەرینانەش پشتەوەم هەبی ئیددان ئی بەشی پشتۆی نەخۆشەکەی خوارێت سەرەوی بەڕاستی دەینێرمە ئەشیعی ئەشیعی تیشکە عام وەردەبی نەخوازراو هەبی باشترین شتە لێ کە دڵنیابیەوە و بەرچاوڕم بیتن کە مۆزوعە هیچ پەیوەندیەکی بەردان کێشان زۆر باشە دکتۆر زۆر خۆشحاڵ بووین وا بزانم گفتوگویەکی تێر و تەسەل و پڕما سودمان کرد و بە هیوایەوە ئینشاڵڵا سودێکی تەواومان گەیاند ئینشاڵڵا داواکارین هاوڵاتیانیش ئینشاءالله سوودیان وەرگروی لە ڕێنمایەکانمان و ئینشاءالله پەیڕەویش بکەن ئەوە لە بۆ مەسلحەتی خۆیانە بەخۆی کاکەوە بینێن هەر عیادەی مەسرەفی نەکەنەوە بە هەمووی بخێر بێن سەر چاوان گەورەتان کردی یاڵەوە سەلام بخێر بێن سەر چاو سوپاس بۆ ئێوەش بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک و تەندروستێکی باش بۆ دەمودانی هەموو لایەک بە هیوای دیار تا پرۆگرامی شتر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ